والله بۆ کارەبایە بەڕێزەکەم ڕۆژانە کارەبایەکی زۆرمان لێ هەبڕن لە بەیانیەوە تاکو شەو کارەبامان نییەمە بەڕۆژ هەموو ڕۆژێ ئەمە چەند ڕۆژێکە ئەم شتە دروست بوومان ئێمە وەکو خەڵکی کەڵکەسما خاتین جادەکەمان گرت و هەتا بۆمان چارەسەرێکمان بۆ نەکەن چۆڵی ناکەین ئەمڕۆ ئەلێرەی لەسەر ڕێگای کەڵکەسماقین بەیانیە چیە دووکار داواکاریتان چ؟ وڵات داواکاریمانەوەی کارەباکەمان بۆ چاکەن هەر ئەوەنە ئێستاش دەمانەوێت هەنگاوی یەکەم ئەمەیە هەنگاوی دووەممان گرتنی ڕێگای سەرەکی سلێمانی ڕانیە هەولێر کەڵکەسماق یعنی پەیوەندی سلێمانی هەولێر دەپشڵێن هەنگاوی سێهەممان ئەگەر هەر بەدەممانەوە نەیەن نه